داخستنی دەرگای قوتابخانەکان کێشەی بۆ قوتابیان دروست کردووە و ئۆنلاینیش ڕەت دەکەنەوە لە لایەکی تریشەوە لە سلێمانی نەمڕۆوە ئیتر لە بەردەم کارگەکان سەرە نامێنێ قایم خامێت دەڵێت غاز دەچێتە بەردەم ماڵان لە کۆڵانەکانەمانەوە چەند هەواڵێکی دیکەم بۆ هێناون سڵاوتان لێبێت. داخستنی دەرگای ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستان کێشە و گرفتی زۆری بۆ قوتابیان دروست کردووە بە تایبەتیش کە سیستەمی خوێندن کراوەتە ئۆنلاین بەشێکی زۆری قوتابیان شارەزایان لەگەڵ سیستەمەکە نییە و بەشێکیشیان بە یەکجاری ڕەتی دەکەنەوە. ئەوەی ئەمڕۆ لە ئیداری ڕاپەڕین ڕوویدا ژمارەیە قوتابی پۆلی 12 بوون لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕانیە بۆ 3 داواکاری سەرەکی گرت بوونەوە. گۆڤار ئەحمەد یەکێک لەو قوتابیانە بە 964 وت پێمان وایە ئۆنلاین سوودی نییە داوا دەکەین پرۆگرام کەم بکرێتەوە و کاتی خوێندنیش درێژ بکرێتەوە. لای خۆیەوە ئومێد تۆفیق بەڕێوەبەری پەروەردەی ڕانیە بە 964 وت داواکاری قوتابیانمان پێگەیشتووە و بۆ وەزارەتی پەروەردەی بەرز دەکەینەوە بەڵام جارێ نازانین وەڵامی وەزارەت چۆن دەبێت. باپی بڕیارێکی قایمخامێتی ناوەندی سلێمانی ئەمڕۆ کۆتا ڕۆژە و چیتر لە بەردەم کارگەکان غاز دابەش ناکرێت بەڵکو لە بەیانی و ئۆتۆمبیلەکانی دابەشکردنی غاز بەناو ماڵەکاندا دەگەڕێن و هەر هاوڵاتیەک لە بەردەمی ماڵەکەی خۆی وەری دەگرێت. ئەم بڕیارەی قایمخامێت دوای ئەوەیە کە ماوەیەک هاوڵاتیان ڕوویان لە یەکێک لە کارگەکانی دابەشکردنی غازی ئەو شارە کردووە ڕۆژانە سەرەیەکی دوور و درێژیان دەبەست تاوەکو بتڵێ غازیان بەربکەوێت. هاوڵاتیەک لە سەری وەرگرتنی غاز وەستا بوو وەزعەکەی هیچ بەدڵ نەبوو لە دۆخەکە ناڕازی بوو. بە 964 وت لابری بەکارهێنانی غاز بە ناچاری تەباغی نەوت بەکاردێنین. هاوڵاتیەکی دیکەش دەڵێت لە کاتژمێر 3:30 بەیانیەوە لێرەم و تاوەکو ئێستا غازم وەرنەگرتووە. لە ناو شاری دهۆک چەند ڕۆژێک بوو باسی گرانبوونی نرخی پاسەکانی ناوشار بوو کە چەند شۆفێرێک لە خۆیانەوە بۆ هەر نەفرێک 250یان زیاد کرد بوو بەڵام ئەوەیان بۆ نەچووە سەر و نرخەکەی وەکو جارانی لێکرایەوە. پاسەکانی دهۆک چەندین ساڵە کاری گواستنەوەی هاوڵاتیان لە ناوخۆی شار ئەنجام دەدەن و کرێی گواستنەوەی هەر نەفرێکیش تەنیا 500 دینار بووە. مهوان عەبدوڵڵاه نوێنەری گەراجی شۆڕشە لە ناو شاری دهۆک بە 964 وت پێش چەند ڕۆژێک ژمارەیەک شۆفێر نرخەکەیان گران کرده بوو بەڵام لە ئێستادا وەک خۆی لێ هاتوێتەوە وتیشی ڕێگە نادەین زیاتر لە 500 دینار لە خەڵکی وەربگیرێت تەنیا بۆ ناحەی دۆمێز و قەزای فایدێ 1000 دینارە و لا نزیک شارن ئەویش هەر لە سەرەتاوە خۆی وابووە. دیمەنی تەرزەکەی ساڵی ڕابردووی سنووری سۆران کە زیانی گەورەی لە ئۆتۆمبیلەکاندا هێشتا لە مێشکی شۆفێراندایە. ئەمڕۆ بەبارینی سوکە تەرزەیەک لە خەلیفان شۆفێران کەوتنە حاڵەتی ئامادەباشی و کێبڕکێ لەسەر گەراجەکان. ساڵی ڕابردوو تەرزەیەکی بەهێز لە سنووری ئیدارەی سۆران باری و شوشەی سەدان ئۆتۆمبیلی شکاند و زیانی ملیۆنان دیناری لە خەڵکدا. ئەمڕۆ یەکشەممە هەرکە لە ئاسمانی خەلیفانەوە سوکە تەرزەیەک دەستی پێکرد شۆفێران بەپەلە ئۆتۆمبیلەکانیان قسە ژێر گەراج و شوێنە داپۆشراوەکان تاوەکو بە سەلامەتی لێی دەربچن بە هۆیە و ترسەی لە دڵی هاوڵاتیاندا ماوە. ئێستا هەرکە دەنگ و باسی بارینی تەرزە دێتە ئاراوە خەڵک مشەوەش دەبن بە جۆرێک گەراجە داخراوەکانی ناوچەکە بەرناکەون و خەڵکێکی زۆر بە دوای شوێنێکی سەقفداردا دەگەڕێن تا ئۆتۆمبیلەکانیانی تیادا بشارنەوە چونکە نانەوێت دۆخی ساڵی ڕابردوو دووبارە ببێتەوە. سەرنجدان ڕای دەکێشم بۆ هەواڵێکی دیکە کە هەواڵێکی خۆشە بۆ ئەو بار هەڵگرانەی کە لە بازگەی باوە مەحموود هاتوچۆ دەکەن. ماوەیەکە بازگەی باوە مەحموود کە لە خانەقینە گەرمیان و پارێزگای دیالە بە یەکەوە دەبەستێتەوە داخرا بوو. ئەمڕۆ لە ڕاگەیەنراوێکی فەرمی ڕاگەیاندن و پەیوەندەکانی دەواازەی پەروێزخان ئەوە هاتووە کە لە ئەمڕۆوە ئەو بازگەیە دەکرێتەوە کە ماوەیەکە داخراوە. زیاتر لە 5,000 شۆفێر و کاسبکار هاتبچۆیان لەسەر ئەو بازگەیە بەهۆی کۆمەڵی کێشەوە ئەو بازگەیە لە ماوەکانی ڕابردوو داخرا بوو ئاستەنگیشی بۆ ینی ئەو شۆفێرانە دروست کرده بوو. خۆی لە ئەساسا داخستنی بازگەکە بەهۆی دروست ینی وا لە یەک درابووە کە ئاستەنگی هاتوچۆ دروست دەکات ئەم هەموو بارەگرە ڕۆژانە چۆگە بۆیە داخرا بوو بەڵام بارگرانی دروست کرده بوو لەسەر شۆفێران.
بە هەوڵەکان ئەمڕۆ پێنجی چوار بازگەکە دەکرێتەوە و ئەو شۆفێرانە و کاسبکارانە دەتوانن لەو بازگەیەوەی تر هاتوچۆی خۆیان بکەن. ئەباوەڵەکان ئەمڕۆ بوو کاتێکی شاد بۆ هەموو لای.